خۆ بێ ئاگاییکردن دوو جۆرە، ئەتوانین بڵین دوو جۆرە. خۆ بێ ئاگاییکردنێک کە چاکە سوپاس کراوە ئەوەیە کە کەسی عیبێکی هەبێ چاوپۆشی لێ بکە. هەموومان کەم و کورتی و عیبمان هەیە. عیبێ لێکێ گشت کەسێک ئەیکا، گشت کەسێک بەسەری هاتێ، گشت کەسێک تووشی ئەبێ خۆتی لێ بێ ئاگاکە و کەئەنەو نەتبینیە، کەئەنەو نەتبیستووە. و خۆ بێ ئاگاییکردنێکیشەیە زۆر خراپە براینە. تۆ منکەر و خراپەیەک ببینی لێی بێدەنگ بی، لە ماڵەوە ببینی ماڵ و مناڵت مەیلە و خراپە ئەچن. نەک عیبێک لە هەموو کەسێکە هەیە، لە هەموو ماڵێکە هەیە، هەندێک عیب هەیە وەکو ئێستا تۆزێکی تر باسیەکەین لە هەموو ماڵێکە هەیە. ئەو عیبانە ناڵێن، بەڵام عیبێ لێکێ زۆر خەتەرە، گوناحی گەورەیە، کەبائیرە. هەستەکەی مناڵەکەت فێری مەسەلەن عەرەق خواردن بووە، یا فێر بووە کاتەکانی خۆی لە کافێتریا و ئەو شوێنانە ئەباتە سەر لەگەڵ خەڵکانێکە کە جێی گومانن، ئەبێ زوو فریای کەوی، زوو نەسیحەتی کەی، زوو ئامۆژگاری کەی. نابێ خۆتی لێ بێ ئاگاکەی، نابێ خۆتی لێ بێ ئاگاکەی، ئەبێ ئاگات لە خۆت بێ. کەوابوو خۆ بێ ئاگاییکردن هەیەنە چاکە هەیشیانە خراپە، ئەبێ چاکەکان لە خۆمانە جێبەجێ بکەین و خراپەکانیش خۆمانی لێ بپارێزین. هەندێک حاڵاتەیە خۆ بێ ئاگاییکردن ئەوە لە چاکەکە پێویستە لە هەموو مسلمانێکە هەبێ. بۆ نمونە ئەوانەی کار بەدەستن ئەبێ هەنگە جارەی خۆیان بێ ئاگاکەن لە بڕێشتەوە، باسیشمان کرد و حەدیسەکەشمان لەسەر هێنایەوە. خۆ بێ ئاگاییکردن لە کەم و کورتی کەس و کارەکەت، خزمەکانت، باوک و براکانت، ئامۆزا و کەسەکانت. جاری وایە تر توش دەبێتە تووشی کەسانێکەوە خزمەتیشن، کەسی نزیکتن، بەڵام خراپە، بەڵام عیب و کەم و کورتیان هەیە. ئەبێ ئینسان چاوپۆشی لێ بکاو کە ئەنەهو عیبەکانی نەبینیە. چاوپۆشیکردن لە ژن و مناڵ بە تایبەتی لە خێزانت، خێزانیش لە هاوسەرەکەی لە پیاوەکەی. گشتمان ژن و پیاوان کەم و کورتیمان هەیە، گشتمان کەم و کورتیمان هەیە، ئەبێت چاوپۆشی لە یەک بکەین. نابێ ئینسان بە عیبێک بڕەوشتێک بە شتێکی بچووک کە بە دڵت نییە بەرامبەر بە خێزانەکەت یەکسەر دڵت هەڵکەنێ و بیر لەوە بکەیت تۆ تەلاقی بدەیت. ئەگەر یەک عیبێک یان یەک ڕەوشتی بێ بە دڵت نەبێت بیری لێ بکەرەوە دەیەها ڕەوشتی تری هەیە تۆ بە دڵتە، چەندین ئەخلاق و ڕەوشتی جوانی هەیە تۆ بە دڵتە. ئەی ناکرێت کەسێک یەکسەر زەربی بەسەرا بێری و ڕاسبی کەی لە کاتێکە ئەگەر ئەو 50 بە 50 بێ، ناکرێت تۆ هەموو شتێک 100 لە 100 بێ. جاری وایە ژنەکەت لە هەموو لایەکۆ چاکە بەس شتێکی تایە بە دڵی تۆ نییە. چاوپۆشی لێ بکە و کە ئەنەهو ئەو شتێکی تیان نییە. بەس باس حرام ناکەم، ها ئاگاتان لێ بێ. زەلام هەیە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت دەیوث ناچێتە بەهەشتەوە. دەیوث ئەزان کێیە؟ ئەوەیە کە بزانێ ژنەکەی یا کچەکەی خەریکی خراپەکاریە و ئەم لێی بێدەنگە، یعنی بزانێ 100 لە 100 خراپەکارە. من باس ئەوە ناکەم، من باس ئەوە ئەکەم هەڵەیەکی بچووک لە ماڵە هەیە چاوپۆشیکە تۆزێ دەنگی بەرزە، تۆزێک شت دەمی دەرەچێت جارجار تووڕە ئەبێ تۆزێک هەڵەچێت. ئەوە گشتمان هەمانە و ئینسانیش ئەو شتانەی دائیم تایە و بێعیب نییە. ئەو کەسانەی کە دوو خێزانیان هەیە یا جاری وایە تۆ خێزانێکیشت هەیە بەڵام غیرەی هەیە، خێزانەکە هەموو ژنێ غیرەی تایە. ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە ماڵی دایکە عایشەیە بوو، میوانی هەبوو، سرەی ماڵی عایشە بوو، بەڵام هەندی یەکێکی تر لە خێزانەکانی قاپی خواردنیان نارد بۆ میوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یعنی مەبەستی ئەوە بوو کە هاوکاری عایشە بکە، قاپی خواردنی نارد. عایشە لەدەم دەرگایە بوو بینی قاپە خواردنەکە هات، یەکسەر دایە ژێر قاپەکەیە، قاپەکەشی شکان و چێشتەکەشی ڕۆشان. ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قاپەکەی گرت کردەوە، چێشتەکەشی بەو کەسەی کە ئینەکەی هێنا قاپە چێشتەکەی هێنا وتی مەڕۆ حتا قاپێکی تازەی لە ماڵی عائیشە وەکو هەمان قاپ دا پێی و بردی. دوای ئەو بە میوانەکانی وتی ئەوە دایکتان بۆ غیرەی کرد، نەڕۆی ژنەکەی خۆشی بشکێنێتەوە. ئینسان نابێت ژنی خۆی لەبەردەم خەڵکە، لەبەردەم بە ئەو کەسانە ئامۆزاتیش بن، براتیش بن، کەسە نزیکەکانتیش بن، ژنی خۆت قەت نشکێنیتەوە لەبەردەم خەڵکە، چونکە ئەوە ژنتە، ئەوە حەڵاڵتە، ئەوە هاوسەرتە، کەم و کورتیەکی ببێ بۆ تۆیە، بۆ تۆ ئەگەڕێتەوە. قەت ژنەکانتان مەشکێننەوە، قەت مێردەکانتان مەشکێننەوە لەبەردەم هیچ کەسێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە دایکتان بوو، جا دایکی ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای تعالی ئەفەرمێت دایکی مسلمانانن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە دایکتان بوو غیرەی کرد. تەواو قاپەکەشی ناردەوە، قاپێکی تازەی لە جاتی ناردەوە، حەقەکەشی گەیاند، بەڵام زوڵمیشی لێ نەکرد، چاوپۆشی لە غیرەکەی کرد. چاوپۆشی لە غیرەی ژنەکانتان بکەن.
جاری وایە ژنەکەت غیرەت لێەکە لە شتێکە تۆ ئەبێ سیرکەی کە ژن غیرەی هەیە ژن وە پیاو نییە ژن لە پیاو زۆر غیرەی زیاترە غیرەی ژنانە ئاخر غیرەی پیاوان جایە و غیرەی ژنانەی جایە دووشتی جیاواز چاوپۆشیکردن لە مناڵەکانت چاوپۆشیکردن لە مناڵەکانت زۆربەمان مناڵمان هەیە ئەگەر مناڵەکەت شاکەیەکت لێی بینی شتێکی جوان و ئەخلاقێکی جوانت لێی بینی ئاداشتی بەرەوە سەنای بکە لە ناو خەڵکە لە لای قسم و کەسوکار و برا و ئامۆزا و خەڵک باسی مناڵەکەت بەباشە بکە بەڵام ئەگەر مناڵەکەت نوقسانیەکت لێی بینی و نابێ ئەگەر عیبێکت لە مناڵەکەت بینی نوقسانیەکت بینی هەموو مناڵی عیب و نوقسانیە لای خەڵک باسی کەی بیدەیتە ناو چاوە بیشکێنیتەوە چاوپۆشی لە مناڵەکانتان بکەن ئەوانە ئەمانەتی خوان بەدەست لە لای ئێوە لەوانە ئەو مناڵە ئێستا نوقسانیەکی کێبێ بۆ نمونە خەڵکێک لەی لە منەکەڵێ مامۆسا مناڵەکەم نوێژ ناکە عمری چنێکە وڵات 14 15 نوێژ ناکەن لەو مەرحەلەی 14 و 15 مناڵ زۆری لاڕێ ئەبێتەوە بەس دو هەر ماوەیەک دوای ئەو سات زۆر نابا سەیرەکەی ئەو مناڵە ئەگەڕێتەوە زۆر بەچاکی ئەگەر تۆ مناڵەکەت هەر لە ئەوڵە چاک بۆ و نەگۆڕیا حتا گەورە ئەبێ ئەوە نیعمەت خوایە بەس مەرحەلەی مراهقە و هەرزەکاری لە زۆربەی مناڵە هەیە ئەگەر مناڵەکەت کەم و کورتێکی بوو لە نوێژەکانە هەڵ ئاسیا جار جار بۆ نوێژی بەیانی تۆ مەڕۆ سومعەتی بشکێنە لای کەس و کار وای پێ بکە کە ئیتر جورئەت بکە عیبەکە بە ئاشکرا بکە یا جاری وا هەیە جاری وا هەیە مەڕۆدا سێرەکەی مناڵەکەت جگەرەیەکا بەدەمیەوە هەر عەقڵت لە شوێن خۆیان نامێنێ معقولە مناڵی من جگەرە بگرێتە دەسۆ احتمالە گشتمان مناڵ بووین و شانازیمان کردیا ئەگەر خۆشمان نەمانتوانێت جگەرە بکڕین ئەگەر جگەرەیە فڕدرابێ لە دەمی پیاوێک هەڵمان گردۆ گوتمانتە دەمەوە لاسایی پیا و گەورەمان کردوتەوە گەنج وا ئەزانێ ئەگەر جگەرە بەدەمیەوە بێ ئیتر تەواو گەورە بووە نازانێت تۆ مەیشکێنەوە لای کەس و کارەکەت باسی مەکە مەڵێ وەڵای کوڕەکەم جگەرە ئەکێشێ وازی لێ بێنە و نەسیحەتی کە خۆت و بینی خۆت و ئەو نەسیحەتی جوان دوای خۆی دێتەوە سەر ڕێگا ئینشاء الله تعالی زۆرێکی تر لەو خۆ بێ ئاگاییکردنە کە پێویستە لە من و تۆ هەموو مسلمانێکە هەبێ ئەوەیە زۆر لۆمەی ماڵ و مناڵی خۆتیان ئەو کەسانی کە لە بەردەستن شاگردن یان کەسێکن ئیتر خوا خسوێتە بەردەستی تۆ تەلەبەی تۆن تۆ مامۆسای تۆ وان تەلەبەتن زۆر لۆمە مەکەن لۆمەکردن بەردەوام سەرزەنشتکردن و لۆمەکردنی ئەو کەسانە لەسەر غەڵەتی بچوو یعنی غەڵەتە ئەوە خۆشەویستەکانم کەسێک هەڵەیەکی لێ پەیدا ئەبێ یان هەڵەیەک ئەکا لە دەستی دەرەچی هەڵەیەکەکە ئەگەر زۆر لۆمەیکەی بەڕاستی ئیتر جورئەت ئەکا دوایەوە بەڵام ئەگەر خۆتی لێ بێ ئاگاکەی لە هەڵەکانی لەوانەیە ئیتر شەرمەکە وای پێ بکە ئیتر واز بێرێ لەو هەڵەکردنە هەروەها خۆشەویستەکانم خۆ بێ ئاگاییکردن لە حەسوود و قین لە دڵەکان هەموومان مبتەلا بووین بە حەسوود گەڕەک نییە کۆڵان نییە حەسوودیتیانە بێ دەگمەن نابێ زۆر لایەن لێ بکەیتەوە لەسەر ئیشەکە جاری وا هەیە کەسێکی حەسوود هەیە دائیمەن حەزەکە وات پێ بکە بڕ تووشی هەڵەتکە خۆتی لێ بێ ئاگاکە ذکرەکانی خۆت بخوێنە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس بخوێنە إن شاء الله پارێزراوی بۆیە خۆ بێ ئاگاییکردن لەو جۆرە شتانەش زۆر زۆر گرنگە